لەگەڵ تێپەڕبوونی کاتدا و نزیکبوونەوە لە وادە دەست نیشان کراوەکە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کوردستان کە 25 لوولی ئەم ساڵە چەندین پرسیار لەبارەی ئەو ڕیفراندۆمە لە ناوچە جێناکۆکان دروست بووە. لەسەر وشیانەوە ئەوەیە ئایا ڕیفراندۆم ئەم ناوچانە دەگرێتەوە یان ناو، ئەگەر دەیگرێتەوە ئەی چی ئامادەکاریکی بۆ کراوە؟ لە 100% لەگەڵ ئەوەی کە ڕیفراندۆم بکرێەوە بەڵام بەمەرجێ بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بێ بە ناوچە جێناکۆکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ڕیفراندۆم بەبێ کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هیچ معنایەکیان نییە، هیچ مەغزایەکی نییە. پێشمان وایە ئامادەکاری تەواو نەکراوە، هیچ ئامادەکاریەک نەکراوە. چه ئامادەکاری ئەوەی کە ڕاپرسی یاخود هەڵبژاردن ناوەندی ڕاپرسی هەڵبژاردن و ڕاپرسی یاخود هەر ئامادەکاریشی تر کە پێویست بێت لەگەڵ لایەنە سیاسەکانی یاخود لەگەڵ نەتەوەکانی تری شاری کەرکووک ئەمانە بەڕاستی زۆر پێویستن. من لە ڕابردووە مادەی 140مانە بۆ هەموو هەوڵی درەکە مادەی 140 جێبەجێ بکرێت تا ئەم ناوچانەی دەرەوەی ئیداری هەرێم بکرێتەوە سەر هەرێم. ئەمە تاکو ئێستا نەکراوە کە ئێستاش پرسی ڕەفراندۆم هاتوتە پێش کە باسی کەرکووک ناکرێت، خود مەلەفی کەرکووک نایەنێتە پێش و مانەوەیە جددی نەبوون لەم پرۆسەیە هەیە. ئەگەر ئێوە جددین لە پرۆسەی ڕیفراندۆمدا پێویستە ئێوە شاری کەرکووک دەست پێک یەکلا بکەرەوە. ئەم پرسە لە شاری کەرکووکدا دەکرێت یان ناکرێت. بە بڕوایان دامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دۆسەی کەرکووک لایەن هەرێمەوە فرامۆش کراوە و ئاشکراشی دەکات ماوەیەکی کەم نییە کە هەرێم ئەم دۆسەی فرامۆش کردووە. ئێمە لەسەر مەسەلەی کەرکووک دەنگمان بەهێزە و بەشداری هەموو کۆبنەوەکان دەکەین بۆ لە غیابی سەرکردایەتی سیاسی کوردیش توانیمانە تا ڕادێک ئەو نەقسە پڕکەینەوە. بەڵام لەگەڵ ئەوە شادەی لێمەوە پێویستە لە ڕووی سیاسیەوە سەرکردایەتی سیاسی کورد بێتە جواب بێتە قسە لەسەر کەرکووک. لە نێوان فرامۆشکردنی نەخشە ڕێگە یەکلایکردنەوەی پرسی کەرکووک لە ڕابردوودا کە خۆی لە مادەی 140 دەستور دەبینیەوە و نەبوونی زامەدەکاریەک بۆ ئەمجارەی ڕیفراندۆمیش لە کەرکووک هاوڵاتیانی کەرکووکی تووشی نیگەرانی گەورە کردووە. تا ئێستاش ڕوون نییە ڕیفراندۆمەکەی هەرێم ناوچانەش دەگرێتەوە یان نا، ئەگەر دەیگرێتەوە بۆچی ئامادەکاری بۆ نەکراوە و چاودێران دەشپرسن شوێنەوانی بەشداری ڕیفراندۆمەکە دەکەن و مەترسیەکانی بەردەم ئەنجام نەدانی ڕیفراندۆم لەم ناوچانەش چییە؟ عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.